کوشتن و پەلامەردانی هاوڵاتیانی بێچەک و بە تایبەت ئەو چین و توێژانەی ناو کۆمەڵگا کە بە شێوەیەکی ئاشتیانە خۆپیشاندان دەکەن و داوای مافەکانی خۆیان دەکەن بووەتە دیاردەیەکی ئاسایی و کەم جار دەبیسترێت کە خۆپیشاندان یاخود ناڕەزایەتی و گردبوونەوەیەک بە تەقەکردن و پەلامەردان و گرتن و کوشتن و بریندارکردن کۆتایی نێت. لە مێژووی خۆپیشاندانە جەماوەریەکانی خەڵکی کوردستان بە تایبەت لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە تەواوی دڵنیا بۆتەوە کە چیتر هاوڵاتیان ڕازی نین لەو دۆخەنە هەموارەی و دەسەڵاتە بەسەر خەڵکی هێناوە و ڕیشە و بنەمای نەماوە لە ناو جەماوەری کوردستاندا. لەو کاتەشەوە دەسەڵات بێباکانە پەلاماری خۆپیشاندەران دەدات و زۆر خوێن ساردانە سەرکوتیان دەکات. هەروەک هێزانامنیەکانی ئەو دەسەڵاتە لە هەر چالاکیەکی ئەمنی و سەربازیدا بەو پەڕی خوێن ساردیەوە گیانی هاوڵاتیانی هەرێم دەخەنە مەترسیەوە و دواتر بابێ لێپرسینەوە و دادگایی کردن دەربازیان دەبێت. کوشتنی هاوڵاتیان و گەنجان و خۆپیشاندەران و کەسانی یاسایی و بێچەک لەلایەن هێزە ئەمنیە جۆربەجۆرەکان بەڵگەیە لەسەر بێنرخی خوێن و شکۆی هاوڵاتیان لەلایەن دەسەڵاتداران و کاربەدەستانەوە. دەربازبوونی کەسانی تەقەکار و بکوژ بە بێلێپێچینەوەی یاسایی زیاتر ئەوە دەسەلمێنێت. لا چەند ڕۆژی ڕابردووشدا لە دوور و داوی جیاواز لە زۆنی زەرد و سەوز دوو گەنج بە تەقەی هێزە ئەمنیە حکومیەکان کوژراون کە یەکێکیان خۆپیشاندەرێک بووە لە گوندێکی شەقڵاوە کە داوای دامەزراندنی کردووە و ئەوەی دیکەش گەنجێک بووە لە کاتی دەستگیرکردنی دوو تۆمەتبار لەلایەن هێزێکی یاساییشەوە بووەتە قوربانی بابێ ئەوەی کە ئەم دوو هاوڵاتیە چەکیان پێبوو بێت یاخود مەبەستیان بوو بێت ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان ببنەوە. هیچمان نەکردو هەر وەستا بووین هەر ئەو نەمانەوتەمان بڕوخێتە ئینشاڵڵا هەرش ڕوخێ. بێباکی حکومەت لا پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی واستەی لەلای خەڵکی دروست کردووە کە ناچارن چەک هەڵبگرن بۆ پاراستنی گیانی خۆیان کە دەبوو حکومەت گرنگی بە پاراستنی گیانی هاوڵاتیانی ئاشتیخواز بدات تاواستیان لەلا بڕەوێنێتەوە. هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە کەسانی بکوژ و تەقەکەری نێو هێزە حەزبی و حکومیەکان لە ڕابردوودا بابێ لێپرسینەوە و دادگایکردن و تۆڵەسەندنەوە قوتاریان بووە. تەنانەت بەشێک لەو بکوژانە دوای تاوانەکان پلیان بەرزکراوەتەوە ئەمەش بە هەندێک دادەندرێت تا هاوپیشەکانیان هاوشێوەی ئەوان دەست لە ڕشتنی خوێنی هاوڵاتیان نەپارێزن. تەقەمان لێکەن. ماوەیەک لەمەبەر حکوومەتیارێ ماڵمەتی کۆکردنەوە و قەدەغەکردنی چەکی بێمۆڵەتی دەست پێکرد بەڵام خەڵکی دەڵێن زۆربەی زۆری تاوانەکانی کوشتن لە ڕێگەی چەکی مۆڵەتدارەوە ئەنجام دەدرێن بە بێوەی کە دواتر بزاندرێت ئەو تەقەکەرانە کێ بوون و لاگەری ئاشکرابوونیشیاندا لێپرسینەوەیان لەگەڵدان ناکرێت وەک ئەوەی کە جۆرێک لە پارێزبەندیان هەبێت. دوو حەزبی دەسەڵاتی هەرێم با درێژای حکومڕانیان هێزە چەکدارە جیاوازەکانیان بۆ بەرژەوەندی حەزبی و کەسی بەکارهێناوە و خەڵکیان پێسەرکوت کردووە تا ئاستی کوشتن دەیان قوربانی دەستی ئەو هێزانە دۆسیەکانیان بەکراوەی ماوەتەوە و بەکوژانیش لە پۆست و پلەی بەرزتردا.